لە ڕاستیە ئەو بەرنامەی کە ئێمە بۆ داهاتووی خینە ڕوو بەشێکە بێت لەو بیرکردنەوە گشتی کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کۆی ناوچە کێشە لەسەرەکان هەیەی کە بە بێگومان ئەم ناوچانە ناوچەی دابڕێنراون بەڵام دەبێت بە ڕوایەکی نوێ و بە تێگەشتێکی تازە بەڕەچاوکردنی هەلومەرجی گۆڕاوی دنیا ئێمە باشترین مامەڵی لەگەڵا بکەین بۆیە بە بێگومان بە خوێندنەوەمان بۆ بارودۆخی گشتی و ئەو ڕوئیا گشتی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی بۆ ئەو ناوچانە کاری لەسەرەکەین و ئەکتیفتری ئەەکەین و لە ڕێگەی گفتوگۆ و لە ڕێگەی هەڵسەنگاندنیکی بابەتیەوە بۆ کۆی ناوچەکان بەرنامەمان ئەبێت بۆ خانەقین بەرنامەمان ئەبێت بۆ شنگال بۆ مەخمور بۆ کەرکووک بۆ دووس بۆ دبس بۆ مەندەلی بۆ هەموو ئەو ناوچانی کە بەشێکن لە جەستی ئەم نیشتیمانی ئێمە و پێشم وایە کۆی موسساتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەردەم ئیلتیزاماتێکی ئەخلاقیان بەرامبەر بە ئەو ناوچانە و ئێمە ئەو کاتە ئەتوانین بڵین دو ئەرکەکانی سیستەمی فەرمانڕەوایی خۆمان بەدیهێناوە ئەگەر توانی بێتمان خزمەتی باشی ئەو ناوچانە بکەین بە بێگومان خزمەتەکانی جۆرا جۆرن بەپی ئەوەی کە حکوومەت خۆی بەرنامەی بۆی هەبووە و بۆ داهاتوش بەرنامی بۆی ئەبێت.